عزیزان و خۆشەویستان لە تەوری یەکەمدا باز لە بوون و گرنگی و هەروەها سوود و زیانی مێرووەکان دەکەین. بزانین خۆی گەورە کە ئەم مێروانەی لەسەر زەوی دروست کردووە چ سوودێکیان هەیە و ئایا ئەو مێروانە کامانن کە زیان بە ئێمە دەگەێن و پێویستە لە ناو ببرێن و شێوازەکانی لەناوبردننی مێرووەکان چۆنن و هەروەها لەسەر بابەتی کوشتتوکاڵ و لایانی کوشتتوکاڵی چ زەرەر و زیانێکیان هەیە و هەندێک مێروش هەیە پێویستە کە بۆ کوشتتوکاڵ بوونیان هەبێت و ئەو مێروانە کامانن کە سوود بە کوشتتوکاڵ دەگەن و یاخود چەند جۆر مێرو بەگشتی لەسەر زەوی بوونیان هەیە. قسە و باسی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە، پۆلێنی مێرووەکان دەکەین و هەروەها چەندین پرسای دیکە دەکەین لە میوانەکەمان کە لە ستۆدیۆ ئامادەیە کە پرۆفیسۆر یاری دەدات دکتۆر فەریدون حەمەفەرج پسپۆڕ و شارەزای مێرووەکانە لە ستۆدیۆ لەگەڵ کاکتۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم بەیانی وەلایەک باش بینەرانی ئازیز، زۆر سپاسانەکەم بۆ ڕێپێدانم بۆ کەناڵە بۆ چاپیەکەوتن. بەڕاستی بەنسبەت مێرووەکانەوانەیە ئەگەر ئێمە بین لە هەموو کتێبە ئاسمانیەکانە باسی مێرووەکان کراوە و بە تایبەتی لە قورئانی پیرۆزە باسی مێروولە و مێشولە و کولە و لەگەڵ من وە سەلواکە باسیەکە لەگەڵ عنکەبوت و لەگەڵ قەمل ئەمانەی هەموو باس کرد لە قورئانی پیرۆزە و طبعا بەنسبەت ئەوانەیە ئەگەر ئێمە بڵێم طبعا 1400 ساڵ زیاتر تقریبا باس کراوە. ئەگەر بین سەرکین ئینسان لەسەر زەوی ئێمە هەمومان بە هەموو جیاوازیەکانی کە هەمانە لەسەر زەوی بە ڕەنگ و بە دین و بە نەتەوە و بە زمان 8 ملیارین بەڵام یەک جۆرین. 8 ملیارین تقریبا زیاتر شێستا یەک جۆرین، یەک نەوعین، یەک سپیشیزین، بەڵام مێرووەکان زیاتر لە 1.5 ملیۆن جۆرە. یعنی مقارنەی بکەن لەگەڵ ئینسان ئەڵێم لەسەر زەوی بەبوونی ئەو ژمارە زۆرە و ئەو هەموو کلتور و زمان و نەتەوە و ڕەنگ ومانە یەک جۆرین، بەڵام مێرووەکان زیاتر لە 1.5 ملیۆن جۆرن. ئەمە دابش بوو مەچەند گروپێکی زۆرە لەسەر زەوی و ئەمانە هەنێکیان وەکو بەڕێستان ئاماژەتان پێە سوودی هەیە و هەندێکیان زیانیان هەیە. طبعا ئێمە کە مێروو ئەبینین وەزین هەر زیانی هەیە، هەڵەسین بە لە ناوبردننی یا بە کوشتنی یا بە ڕشتنی دەرمان بۆ ناوبردنی، بەڵام لە ڕاستیان لەوانەیە چەند زیانێکی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ یا ڕاستەوخۆ بە ئێمە بگەێنێ بە هەمان شێوە لەوانەیە بە زۆر زیاتر سوودی هەبێت. بۆ نمونە سوودەکانی بەڵێ کاک دکتۆر بێگومان بەپێی شوێن و هەڵکەوتە جۆری مێرووەکانیش ئەگۆڕێ، بەپێی جوگرافیای هەرێمی کوردستان ئەو مێروانەی کە لێرە هەن مێرووی سوود بەخشن یان زیان بەخشن و چەند جۆرن؟ والله لەسەر زەوی بە شێوەیەکی گشتی طبعا مێرووەکان ئەگەر ئێمە باسی شتێکیان بکەین، مێرووەکان وەکو گیانەوەرەکانی ترنین یاخود وەکو ئینسانین خوێنیان گەرم بێت کە بتوانین پارێزگاری لە پلەی گەرمای دەوروبەری خۆ بکەیت. یعنی ئێمە ڕێژی پلەی گەرمای لەشمان تقریبا 37 جاری واچێت بۆ 70 دەرەجە کەیسای بیستین کە پلەی گەرمان بەرز یا چێتە ناقص 50 ئەتوانی خۆمان بگونجین، بەڵام مێرووەکان خوێن ساردن، ناتوان ئەم ڕێخستنی ڕێگولەر تێمپرێچرە بکەن، ناتوان پلەی گەرماکە ڕێبخەن، لەبەرەوە کاتێکە گۆڕانکاریەکی 5 تا 10 پلە گەرمایەت یەکسەر گۆڕانکاریان مەسەرەیە ئەچن بەرەو ناوچەکانی تر یا ئەچن سوڕێکی تری ژیانیانەوە، چۆکە مێرووەکان جیاوازن وەکو ئینسانین چەند قۆناغێکیان هەیە ئەوانە میتەمۆرفۆزەکەن یا خوتەتەورەکەن لە قۆناغێک کوچنە قۆناغێکی تر چەند قۆناغێ تا بمێننەوە یانەوەکانیان بمێننەوەنێ ئێتر لە شوێنەکانە خۆیان پارێزن بەپێی هەڵکەوتەی پلەی گەرما و شێ و لەگەڵ زەختی جەوی لەگەڵ مەنتەقەکانە ئەگۆڕن لەگەڵ بوونی خانەخێوەکەشیان، یعنی لەسەر چی ئەژین ئەو بەرەبوومەی کە هەیە لە مۆسمەکەیە ئەوەت کاریگەری هەیە بەسەر دابشبوونی مێرووەکان لەسەر گۆی زەوی، یعنی لە خواردنەکانیان لەگەڵ پلەی گەرمە لەگەڵ ژیانی چێکم ئەوان ناتوان وەکو ئێمە خۆیان بگونجێن لەگەڵ پلەی گەرمەکان، تەنها لەوانەیە 5 تا 7 دەرەجە زیاتر ناتوانن لەبەر ئەو گۆڕانکاری کەیسا لەسەر زەوی لە منتەقەی ئێمە لە بینی هزستان و هاوینە تقریبا سەرێکی 70 دەرەجە پلەی گەرما ئەگۆڕێت، ناتوانێمە کەواتە خۆی خاتە قۆناغێکیکەوە زۆربەی زۆری مێرووەکان هەیە، لەوانەیە ساڵێک ئەگەر کەشوهاوەکە باش بێت جۆرە مێروویەک دەرکەوێت، بەڵام ئەگەر ساڵێک گونجاو نەبێت دەرنەکەون، کەواتەمە کاریگەریە لەسەر بارانبارینیش لەسەر پلەی گەرما لەسەر سەوزایی لەسەر ڕووی ناوچەکە. کاکتۆر زۆر جار پێمان وایە مێرووەکان زۆر زیان بەخشن، بەڵام زۆر جاری ژەوترێ خی گەورە بێ حکمت هیچ شتێکی دروست نەکردووە کام مێرووی کێمە بە زیان و زەرەری بێن ڕەنگە خی گەورە بۆ
مەبەستێکی تایبەت دروستی کردبێت جا پێمان بڵێ کاتێک ئەڵین زیانی مێرووەکان مەبەستمان لە زیان چی کاتێک زیان بێماگەن با ئێمە لە پێشەوە بەرەو شتە باشەکەشیان بڕێت با باسی خراپەکەیان نەکەین طبعا مێرووەکان ئەگەر بێن باسی بکەین ئەگەر بێت و مێروو بە پێ و دیراسانەی کە ئەگەر بێت و ئەڵێ مێروو بەرەو لە ناوچوون بڕوا لە سەرزەوی ژیانی مرۆڤیش نامێنێت یعنی ئەوە یەکێکە لەوانەی کەوا ئاگادارکردنەوەی زەنگی ئاگادارکردەوە ئیندیکیتەرێکە ئەڵێ دیراسە کراوەڵێ هەنێ مێرووی خەرێ بەرنقڕازڕە ئەڵێ ژیان لەسەر زەویش خوردەوردە بەرەو خەتەری ئەڕۆ چەکمەوە بۆ ئێمە وەکو ڕێنیشاندەرێکن یاخود کاری ئێمە ئاسانەکەن بۆ نمونە ئێستا ئەگەر هەنێک لەو دەخڵودانە یاخودە و میوانە هەیە ئەگەر مێروو نەبێت بەرەکەی ناخۆیت بەرەکەی ناخۆی مەسەمیۆکە ناخۆی کەواتەمانە هەڵەسن دەنکە هەڵاڵە بە قاچەکانیانەوە ئەگوێزنەوانێ لە نێرەکانە بۆ مێکان بۆی دەنک و گوڵ و بەرەکان دروست بێ بە تایبەتی لەوانە هەنگ پەپولەکان ئەمانەگەر نەبن ناتوانرێت ئەو بەرە دروست بێت یاخۆگە دروستی بێت لە دارێکە مەسەن 50-60 کیلوێ ئەو کاتە 10 کیلوێ بێت کەواتە ئەمە یەکێ لە کارەکان کە زۆ گرنگە کە پیتاندنی ڕۆکەکانە بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمە لە کێڵەکانە لە هەموو شوێنەکان طبعا هەنێک ڕۆیە خۆی پیتینە بەڵام هەنێکگەی بۆی مێرۆکانەوە کار ئاسانی بۆ کرێکەوە ناتوانێت خۆی بچێتە لای گوڵەنێرەکانی جیاوازە ئەمەڵسێ بە قاچەکانی دەنکاڵاڵەی لە گوڵەنێرەکان وێنێ بۆ گوڵەبنەکان بۆی کوابێت و هەندێکی کە هەیە بەکارێنرێت بۆ ئەوەی کەوا کاری جیناتی لەسەر ئەکرێت مێرۆکان لەوانە درۆسۆفێلایە ئەو مێشولەی کەوا ترێ ئەترشێنەوەی کا بە سرکە کردداری جینی لەسەرەکەن هەنێک هەیە لە مێرۆکانەوە باسی سوودەکانێکن بەکارێت بۆ کردداری ئەوانەی کەوا لە دەشتەکان و لە شاخەکان و لە ماڵەکانی خۆیانە ئەمرن پاش فترێکی زەمن پیانەزانن ئەمە چۆن کوژراون چۆن مردوون کوژراون دەڕوانم خوار کراون یاخود خۆیان مردوون بەهۆی مێرۆکانەوە سوڕی ژیان و قۆناغ و جۆری مێرەکانەوە ئەزانێ ئەمە کەی مردووە و لە کەی مردووە و خۆی مردووە یاننا ئەمە یەکێکەوەی کەەوە سوودەکانیان هەروها بەکارێن لێوتمان بۆ ئەوی کەواتوانێت ڕیسایکڵی ئەو پاشەڕۆ و خۆڵ و خاشاکانە و شتە مردوەکان و پیسایەکانی سەرزەوی ئەمە جارێکتر چیلێکە ئەیگەڕێنێتەوە بۆ دۆخەکەی جارانی بەکارێنێتەوە هەروها بەکارێنێت بۆی کەواوە کوشتی زیینە بەکارێن بۆ جوانی ئەمانە لە سوودەکانی بەڵام ئەگەر بینە سەر زیانەکانیان تامان مێرۆکانیش کە ئەڵێن زیانەکانیان گەورەیە هەیە ڕاستەوخۆ زیان بە ڕۆکەکانە گەێنێت بە ڕاستەخۆ زیانی پێگەێنە و ئەوەندێکیشان هەیە بە ناڕاستەخۆ زیانی پێگەری ساباسی یەکەمیشەکەنەوە ی دۆمیان مەسەنەوەیە بە ناڕاستەخۆ لە کەلوپەلەکان و یا شتانی کە ئێمە بەکارین لەگەڵمانە بۆ منە تەیروتور یا حیوانات یا پشیلەیە کەروێشک یا خودە شتانی کە لە ناوماڵی خۆتا بەکارێنی لە جلو و بەرگ و کتێب و ئەوانە زەریری لێات یا تووشی مشکلەکە هەنێکی کە هەیە بێتەوە ئیزعاجکردن یا پێوەدان یا تووشی حساسێتەکە ئەمە بێ بە سێ قۆناغەوانە بە زەگەرێمە باسی یەکەمیان بکەین وەکو جەنابتان فەرمووتان وەکو کشت و کاڵەکەی ئەوە بەڵێ مێرۆکان بە پێی جۆرەکانیان و پێی قۆناغەکانی سوڕی ژیانیان زەرمەندن هەرێکە ئامێری تابێتی خۆی هەیە ئەوش بۆی پارچەکانی دەمیانەوە هەیە کرتێنەری کرۆژەرە هەیە کونکەرە هەیە مژۆکە بەمانە ئەتوانن لەو ڕۆکەی کەوا کە لە تۆیەکە ئەی ڕێندی و دوای گەورە ئەبێ و ئەبێ بە قەد و گەڵا و ئەبێ بە تۆ و بەر لە بەشەوە تاکو کۆتایی زەرری پێگەێنێ بە پێی ئەوەی جۆری قۆناغی سوڕی ژیانی مێرۆکە لەوانەی خۆی نەبێ کرمۆکەکەی بێ یا خۆی و کرمۆکەکەی بێ یا خۆی و پێکوڕەکەی بێ کەواتە بێتە یاخۆ دانانی گەرە لەسەر بەشێکی یاخۆ برینارکردنی یا کونکردنی زۆر جاری وایە بەروبوون بینی لە بازار ئەبینی ڕەنگی پەڵەپەڵە و بالوکایی بووە یاخۆ دەبینی برینار بۆ لایەکی یاخۆ دەبینی کەیکێتەوە لە ناوە کرمێکی تایە بەم شویانە زەریگلیات زۆر باشە هەر لە سەبابەتی کشتتوکاڵەکە بمێنینەوە هەموو جۆرێکی مێرو زەرەر بە کشتتوکاڵ دەگەێنەوە پێویستە هەموو جۆرەکانی لە ناو ببرن و ئایا چۆن جوتیاران جۆرەی باشی مێرو و هەروەها جۆرە زیان بەخشەکەی بمەناسنەوە لە ڕاستیا لە ناوبردن جارێ زۆر هەڵەیە یعنی ئێمە کەبڵی بەنان لە ناوبردننی لە سەتاسە لە ناوچێکم هەنێ مێرو هەیە لەگەڵ لەسەر مێروی کە ئەژی خواردنی ئەوە بەڵام ئەگەر تو بێت ئەو لە ناوبەری ئەوانشمان لە دەستێت لەوانە پیرەدۆر لەگەڵ پاراسایتن یعنی ئەوانەی کە ڕاوچین ئەوانەی کە مشەخۆرن ئەمانە ئەگەر بێت و ئێمە لە ناوی بەرین ئەوانەی کە زیان بەخشن خواردنی ئەوان لە ناوە بین کەواتە والەکەین ئێمە ناترال بلانس یاخود هاوسەنگی ژینگە لە ناوە بین کە لە ناومان برد ئەوە تێگەچێت کاتێک کەزانی لە پڕێکا مێرویەک دەرەچێت بێ بە ئاوت برێک یعنی ئەوکو تەقینەوەیەکی گەورە لە مێرۆکان کەی بینی هەنێ ساڵ ناوی ئەو مێروێنە مێروی فلان مەسەن سوونە یاخود مێروی ئەوە سەرەکەی زۆر بووە سام ساڵەگەر دیقەتان بێت لە ناوچی شاخاوەکانە بینیتان کە دار بەڕوو بینی مانگەڵاکانی هیچی پێوە نەما
هەموو گەڵاکانی خوارد ئەمانە وتمان ئەگەر بێت و ئێمە دەستکاری ژینگە بکەین دەرمان بڕێژین خەلەلێک دروستکەین لە هاوسەنگی لە بینی ئەو پیرەدۆر و پاراسایت یاخودەوانی کەم شەخۆر و نێچی ڕاوەکەن لەگەڵەوانەی ترن ئەبێتە هۆی لە ناوبردنیان بەڵام ئەوانە حەدی خۆیان هەیە ئێمە زۆرجار هەڵە ئەەکەین هەر ببینین مێرویەک بەسەر دارێکەوە یا لە ماڵێکە ئەچین دەرمانێنین و بە تایبەتی کیمیایی ئێڕژین کەمە زۆر خەتەرە نابێت چۆکەمە بێ ئێمە بە شێوانێش بیاڵینەوە کە بوتە خواردنیوان لەبەرەوە شەرت نییە هەمووی هەرزەرت بێ و هەر مێرویکیش ببینی لەسەر دارێک یا لەسەر گەڵایەک بێت دەرمانی پیابڕژی بە تایبەتی دەرمانی کیمیایی کە ئەمە زۆر هەڵەیە تەبەی سال لە دۆڵە پێشکەوتەکانە بە هیچ شێوەیەک دەرمانی کیمیایی بەکارنایەنە بە هیچ شێوەیەک چێکم خەتەریەکەی زۆرە ئێستا گەرێمە سەیری مرۆڤ بکەین ئەوانەی کەوا دوو لە ڕووجەنابتان هەم کەسی ساغ و سەلامەت بتەن دروست باش بێ ئەوانەی نەخۆشن بە تایبەتی نەخۆش دێشخانەکەن سیرەکەی دەرمانێکە خوات تایبەتە بەو ینی بۆ کەسێک کە دەرمانە خوات سیرەکەی چ مشکلەیەک هەیە دەرمانەکان باش نییە مشاکل دروست بووە ئەی باشە ئەگەر ئێمە دەرمان بڕژین بەوە لە مناڵێکی 4 ساڵ 5 ساڵەوە هەتاکو عمری 70 ساڵ خوارد نەخوات کەواتە ئەمەکەی بە ژەهر ئەچێتە لەشی ئێمەوە و زۆر زەحمەتی شەو ژەهرانە بێتە دەرەوە بەهیچ وەسیلەیەک لە بەرەومە زۆر خەتەریە سەر لە وڵاتە پێشکەوتەکان سێری کە نووسراوە ئەمە ئۆرگانیک ئەمە کیمیکال بۆ نمونە سێوێکە تەماتەیەکە خیارێکە حەوت بەرامبەر سعرەکەی کیمیاویەکە لەگەڵەوەی کیمیاویەکە زۆر جوانە خراوەتە کاغەزە و ڕێک و پێک و جوان و پاک بەڵام ئەوەی کە ئۆرگانیکە یاخود با بڵین ئەندامیە سەرەکەی چرچ و لۆچ و ئینیتە سعرەکەی حەوت بەرامبەری ئەوەیە بەزانگەرم بازار بێ و بە 1000 باش کاکتۆر بەدیل چییە باس لەواکەی کە ئێمە نابێت دەرمان بڕژین بەڵام زۆر جار ئەو کەسە ئەڵێ ناچارم من بێزارم لۆی کە ئەم بەربوومەی هەمە یان ئەوە تا ئەو مێروی کە لەو جێگایە زۆرە گرفتی بۆ دروست کردو ڕێگا زۆرە یەکەم ئەو ئیساب ئێمە چۆن جاری وایە مناڵەکانی خۆمانی ئەو تیرتوری کە لای خۆمانە چۆن ئەی پارێزین ناڵین زۆر شت ببێت سێرەکەی نەخۆش ناکەی ئەتوانین ئەو ڕوەکانی کە هەتا ئەو درختانی کاتە بە شێوەیەک خزمەتی بکەیت کە بۆ تووشی نەبێت چەکەم ئەو میێروانە ئامریکیان پێیەکو سۆنەر طبعاً جیازی سۆنەر کە دروست کراوە بۆ نەخۆشەکانی ساپشکنەکە لەسەر مێرۆکانەوە دروست کراوە ینی مێرۆکان ئامریکی زۆربیان پێ ئەنتێناکان یاخۆ با بڵین ئەوەی کە ئێمە ئەیبینی ئەڵێن سمێڵەکانی هەستەوەرەکانی ئەچێت لای ئەو ڕۆکەدارەوە بزانێ بێهەز و لاوازە یەکسەر پێوێرێت بەڵام ئەگەر هاتوو خواردنی باش بێ و ئاوی باش بێ و خزمەتی باش بێت بەهێز بێ پێی ناوێرێت لەبەرەوە ئەگەر بتوانین ئێمە خزمەتی ڕۆکەکە بکەین پێشەوەی بچین دەرمان بڕژین تا ڕادەیەک لە ساعت 10 تا 15 پارێزراوە بێت ئەوەی کاژمێنێتەوە وتمەوە بدانرێ بۆ مێرۆکان بەڵام ئەگەر ئێمە هات و گەیشتە حاڵەتێکی ئەوەی کەوا پێوترێ حەدی حرجی اقتصادی بە کوردی نازانم هیچ چارەسەرێک نییە کاتە حاڵەتێکی تر خەتەرە بێ ئەو کاتە توانی لە جیاتی بەکارهێنانی قڕکەری کیمیایی ئەتوانی ئۆرگانیک بەکاربێنی ئەو شتانێک کە لە کورسانە هەیە بەکاربێنی یاخود هەنێک نەخۆشخەری مێرۆکان هەیە چۆنی سا ئێمە نەخۆشەکەوین مەسەن بەکتریا فتریات نەخۆشمانەخان ئەویش هەیە ئەتوانی هەنێک لە جۆری کەڕۆکان هەنێک لە جۆری بەکتریەکان بەکاربێنی بۆ قڕکردن برژی بەدارەکەیە بە مێرۆکانە ئەوە کوژێ بەڵام کاریگەری نەبووە بەروبوومەکە دەبێت نەکاریگەریشی بۆ سەر ئێمە بێت لەوانەیە بپرسن بۆچی باشە خۆ ئەوە بەکتریا فترات ئێمە بیخۆین بۆچی کاریگەری لێ ئێمە ناکات وەنیە چەکەمیان بە بەکتریایەک فتراتێک بکەین بە دارێک و مەسەڵێن داری گوێزێکە یا دار ئیساوەختی ترێ بیکەین بە ترێکەوانەیە بەڵام ئێمە بیخۆین کاریگەریمان لێ ناکات بۆ لەبەرەوەی کە ئێمە وتمایە کەم جار باسمان کرد ئێمە خوێنچین خوێن گەرمین ئەوان خوێن ساردن لەبەرەوە لەگەڵ ئەو خوێنی ئەو ویژەکە لەگەڵ خوێنی مێژنەکان نەخۆشیێکە و لە ناوێبە ئەو کاتی زیانێکی نەبوو ئێمە هەیە نەبوو ڕۆکەکەژێ ئێستا مرۆڤ خوێن ساردەکانی شەر خوێن گەرم خوێن سارد مرۆڤ هەمووی خوێن گەرمە ئەوەی کە ئەڵێن ئەوە خوێنی ساردە ئەوە تۆزە سست و لاواز و یعنی لە جوڵایینە بەڵام هەمومان ئەگەر بێنی پلەی گەرمامان ئەوە لەوانەیە دوکتۆر بەرزەکانی و خۆشتان نزانن 37 دەرەجەیە یعنی ئەگەر زۆر سارد بێ زۆر گەرم بێ لەوانەیە ڕوبع دەرەجە عفو ڕوبع دەرەجەیەک نیو دەرەجەیەک زیاو کەم کات بەڵام مێرۆکان وانین هەر پلەی گەرما لەگەڵ گۆڕانکاریکی بچوک لە پلەی گەرما هاو یا مدەبن یا گەرادانێ یا لە ناوەچن ینی بەرگەیەوە ناگرن لەبەرەوە ئەوانەی کە بەکارێنی بۆ بایۆلۆجیکەل کۆنتڕۆڵ بریتۆ لە پاتۆجین کە نەخۆشخەرن بۆ مێرۆکان ڕژێنی پیان تەجروبەی زۆر من خۆشم کردومە و تەلەبی ماستەرشمە بۆ لەسەرەوە زۆر نەجاحەتیانەوە بڵێ ئەسکاتۆر هەستەکەم ئەوەی کە خەڵک پەنا ئەباتە بەردەرمانەکان ئەوەیە کە کاریگەری سریعترە جا نازانم ئێوە پسپۆرێک چۆن ئەمە ئەبینن ئایا هەر بەڕاستی بەهۆی ئەوەیە کە خەڵک زۆربەی کات دەرمانی کیمیایی بەکارێنێ وەکو باسیش کرد کە زیانەکانی ئەوەندە زۆرە بەڵی ئێمە وەکو ڕێگایەکی تەقلیدی فێر بووین ئەجین ئەگەر وەسایلێکی لە ڕێ جەناب
هلیکاپتەر و کەناڵەکانەوە ڕۆشنبیری زیاتر هەبێ بێن بە براجوتیارەکان و بە خەڵکانی وانی کە چاندنەکەن ئەم هۆکارە دوورکەونەوە لە قڕکەرەکان و بە بەردەوامی ئەمانی تر بەکاربێن بە عەکسەوانێ زۆر کاریگەرەکەی خێراترە و زۆر بۆ ژینگە بۆ سەلامەتی خۆمان بۆ بیئەکە بۆ ئاوهەوا بۆ ئاوی ژێرزەوی زۆر سەلامەتە ینی ئەوە نیە بەڵام ئێمە فێر بووین ئەوەی کەوا کیمیاکە چەند وەختە بۆ تەجروبە کەمترێکە تەجروبەیان نیە ئێساگەر بینێ مەساڵەکانی پێشنەوە سیر بکەین لە کورسانە ژووری پلاستیکی و شوشە زۆر کەم بوو بەڵام لەو بەشەکانی تری عراق زۆر بۆ کاتە لە ساڵەکانی هەفتاهشتا بەڵام سیرێکە کە ئەم کردی و کردی بوو بە چاولێکردی ئەگەر ئێمەش بێ لە ڕێی ڕاگەاندەکانی وەکو جانابتانەوانێ ڕۆشنبیری جوتیارەکان بکەن کە قڕکەری کیمیایی دوورکەنەوەلی هۆکاری کە هەیە بەکاری بێنن ڕاستە لەوانەیە لە تۆزە لە سیئرا گرانتر بێ بەڵام سەلامەترێکە بۆ خۆشی بۆ مناڵەکانی بۆ خواردنەکەش بۆ ئێمەش بۆ ژینگەش ئەبێت هاوڕێی ژینگە دۆستی ژینگە بەڵێ ڕۆژ بە ڕۆژ دەبینین کە گۆڕانکاری لە کەش و هەوای زەویە ئەم گۆڕانکاریانەی کە لە ژینگەدا ڕوو ئاات کاریگەری هەیە لەسەرەوەی کە هەندێک جۆری مێرووی باش لەناو بچێت بەڵێ من یەکەم جار وازام ئاماژەم بە شتێکاوتم بە پێوەی دراسە کراوە ئەوانەی عالمەکان بایۆلۆجیستەکان ئیژەکەن لەسەری ئیشارە بۆ وێن ئەڵێ ئەگەر بێت و ڕۆژە ڕۆژان ئەم ژینگەی سەرزەوی بگۆڕێ ئیتر بە هەر هۆکارێک بێت هۆکارەکە سروشتی بێت یاخود دەستکرد بێ بۆی موادی کیمیاوی و ئەشیع و ئەم شتەنەوەیانە کە دروستەکرێت ئەڵێ گەر هاتو مێرۆکان لە ناوچوو ئێمەش لە ناوچی بەڵێ زۆر شت هەیە کاریگەرا کات مێرۆکان وتم زۆر هەستیارن وتم ئەوەی کە سۆنەر جیازی سۆنە لەسەر ئەساسیان دروستکراوە و ئیسا تەنانە دەگەڕێن ئەو شتانەی کە ئایپاد و ئەمانە هەمووی لەسەر مێرۆکانە ئەمانەی ئەم گوڵەپەلیدانە هەنێ مێرومان هەیە لە شوێنەکان نازانمەگەر ملاحەزەتان کردوێت شەو کاتژنە دەرەوانێ ئەبینن مێروو هەیە ڕووناکیەک دەرەکات ئەوە سووتان نییە بەشێکە لە ڕووناکیە کە دەریا لەسەر دەمارەکانی و لەسەر هەستی ئەو شتەرە ئێستا یابانوانە چەند ساڵە خەریکن لەسەر ئەساسی و گوڵەپیلیتیان دروست کردووە لەبەرەوە مێرۆکان زۆر هەستیارن و ئەو تەکنۆلۆژیانەی کە زۆری ژێ لەسەر زەوی هەر ئەوەیە بڵێ وردە خەریکە ئەو کاریگەریان لەسەر بێ لەبەرەوە ناتوانن خۆیان بگونجێنن وەکو ئێمە مەسەنسا هەبێ لە بەعزە منتەقەی لە مەسەن بۆ نمونە لە بەساڵێ 70 دەرەجەیە بەڵام تۆ لێرە لە 22 دەرچوێڵەی گەرمە ئەوە زۆر ئێمە توانین بچین ئەوێش لە پاش ماوەی خۆمان ڕابێن تەئەقلم بکەین بەڵام کولەیەک یاخود مەسەن مێرولەیەک یا ئەوەی کە پێڵەن شیرینە شەوکە سێرەکەی بۆ 23 دەرەجەیە خۆیان نەپارێزن لەسەر گەڵاکە جاری وایە کە لە زۆرفەکەی خۆشێتی ئەچێتە ژێری گەڵاکەوە یعنی گەڵاکە بە چەترێک وەکو بۆ خۆی پارێزێ لەبەرەوەی ناسکە زۆر وردە تحملی و پلی گەرمای ناکە لەشی بێ بە هەڵم و هیچی تیانەمێنێ لەبەرەوە کە گۆڕانکاریە گەرزانی وایە لەوەش نامێنێ وردە کۆچەکە بۆ شوێنە سادەکان ئەگەرەوەش نەما ئیتر تەڵمان لە ناوەچێت کاکتۆر ئەگەر نازانم لە بابەتەکە لانەیە پرسیارێکم هەیە مامەڵی ئێمە لەگەڵ مێرووەکانە ئێستا باسمان لە کشت و کاڵ کرد باسمان لەوە کرد کە بۆ ژینگە چەندێک گرنگە بەڵام زۆر جار بەتایبەتی لە وەرزی هاوینە ئێمە بینین زۆرێک لە هاوڵاتیان گرفتیان هەیە لەوەی کە ماڵەکانیان مێلورەی زۆرتیاسی سرکی تیا مارمێلکەیتیا زۆر جار پەنا ئەبەنە بڕشتنی دەرمان و هەندێک جۆر تام لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بینمای هەندێک کەس بۆ بە مەعاناز بووی لە ماڵەکەیان ئەوە بۆ بە بازرگانی بە ئۆنلاین دەرمانەکان ئەفرۆشرێ ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەمانە پرسیارەکە زۆر جوانە دەست خۆش بێت ئێمە با ببین بە هاوڕێیان لە پێش هەموو شتێک ببین بە هاوڕێیان ئەوە کە بووین بە هاوڕێیانەوە کاتە توانیم ئامەلیان لەگەڵ بکەین بەڵام تۆ گەر هەموو شتێک بە دوژمن سەیری بکەی بیر لە کوشتنیەکەیتەوە بەڵام کە بوو بە هاوڕێت محاولەکەی زۆر نزیکەکەیتەوە لە خۆت بۆی کە دووری خەی یعنی گەر شتێکە بێ بۆی بینتە سەرڕێگاکە تەبەنەوانی لە ناو ماڵە بە هەموو شێوەیەک بعضە دەرمانێکی لە بازارە فرۆشێت ئەڵێ نەم دەرمانە بۆنی نییە بۆ ماڵ باشە ئەسڵەن هەر زۆر ئەوەی تەمەنی لە 75 بەرەو سەر ینی پیر و پەکەوتەی هەیە یاخود مناڵی بچووکیانەیە بە هیچ شێوەیەک نابێت دەرمان بەکاربێت ئەگەر ماڵەکەت هەمووی خواردن و ئەمانەسی سرک و مێرو لەوانە بێت نابێت چێم زۆر خەتەرە لە شوێنی داخراوە دابرێت زۆر هۆکاری کە ئێمەتوانی بەکاربێن سیر بەکاربێنە سەرکە بەکاربێنە شامپۆ بەکاربێنە بیبەری تیژ بەکاربێنە مانبی کە بە پاودور لە شوێنەکان بەکار کاریگەری هەیە زۆر زیاتریش ئەتوانی بە شێوەیەک تەمان کتێب شوێن هەیە ئیسا لێراگردن بێ ئەتوانی زۆر بە ئاسانی بیگریتەوە داینیت و بۆیان بکەیتە ئەو شوێنانەوە یاخود ئەگەر جاری یەکەم بێ بە ئاو دەریان دووریان بخەیتەوانێ بەڵام هەنێک مێرو هەیە مەسەلەن سەلەوانە سیسرێک ئەمە تەمان پیسە مێش زۆر پیسە لەبەرەوە هەڵگری کۆمەڵێک نەخۆشخەرن بۆ ئێمە لەبەرەوە ئەمانە ئەبێت ڕێگاکانیان بگری هەرچی کون و کەلەبەری ماڵ هەیە باش بیگرە هەمووی لەو شوێنانەوەیە ئەنجە دوای ڕێگای کەبدۆ زەروانێ بۆ لە ناوبردنیان و کاتێکیش ئەگەر هەر ناچار بووی دەرمان بڕژی ئەبێ بەلای کەمەوە 72 ساعت ماڵەکە بەجێ بێڵیت یعنی ئەگەر ماڵیشیتیانە بوو
ئەنی گەر هەر دەرمانی مێشی ژەوەی کاڵێن دەرمانە بۆ ئەوی لە بازارە فرۆشێ نابێ خۆی تایبی ئەوەی کەوا لە ئەوەی ئەو کارەساتی کە لە چیمیایە هەشتا ڕوویە وەختی خۆی عراق و لە ئەڵمانیا ئەو دەرمان ئەوەی هێنا بۆ مێشیێنە بەڵام لە عراق کردیان بۆ دەرمانەکەیان بە خەڵکە بەڵامەوەی بە دۆزێکی کەم یان بە جوڕعەیەکی کەم بە بڕێکی کەم بەڵام تۆ بە بەردەوام بەکاری بێنی ئەو بڕە لە لەشی تۆ کۆ بێتەوە کاتێکە زانی ئەبێتە هۆی شتێکی خەتە لە لەشی تۆ باش هەیە ماڵەکەش بەجێنە هەڵێ بەردەوام دەرمانەکە لە ماڵەکە ئەڕژێیان ئەبێ کۆ بکرێتەوە دواتر تەمەەن لەوانەیە کۆش نەکرێتەوە کۆ بکرێتەوە هەر نابێت چێکم ئەم مادانە هەمووی تەبەخورەکات تۆ هەڵێمژی ڕاستە بۆنی نییە بەڵام زۆر خەتەرە یعنی ئەوەی کەبوونی زۆر خەتەرترە لەوەی تر یعنی نابێ بێشێ خۆی زۆر وەسایل هەیە ئەو لەوانەیە بابەتەکەی دوورکەوێنەوە ئەتوانین لە ماڵەوە سرکە لەگەڵێن مادەی کە بی کوڵێنە لە ماڵەکان مێنە یاخود بژمێنی تۆ زێزان خەتە خۆی چێتە کون و کەلەبەرەکانەوە هەمووی کون و کەلەبەرەکان نەگرێ ناو کەنتۆر و پشتی کەنتۆر و یاخود بێنی پاچی بکەیتەوە بە سرکە و لەگەڵ فاست و هەنێک سیر و مەسەرەن بیبەری تیژ بێنی ماڵەکەی پێ پاکەیتەوانێ و دوای چەند سەعاتێکی تر یا ئەو شوێنانەی کە نە بەسرین شتێک بکەتەوە ڕزگار دەبێت باشترین وەسایلە یعنی من ناڵم ئەڵێم بە هیچ شێوەیەک نابێت دەرمان بڕشێت بە هیچ شێوەیەک بە هیچ بە تایبەتیەکەن ئەوانەی بە تەمەن و مناڵیان هەبێ نابێت یعنی بە هیچ شێوەیەک دوای ئەوەش ئەگەر دەرمانێکی ڕژ لە ماڵە ناچار بووی وتم 72 ساعت هاتیتەوە بێت 4-5 ساعت ماڵەکە دەرگا پەنجەرەکەی بکەیتەوە تا 4 ساعت نەچیتە ژوورەوە یعنی منە خەتەرە چەکمەچێتە لیشی تۆ کۆ بێتەوە کاتێککە تەمەنە دەگارە بەسی 40 ساڵ نەخۆشیە کە تیا دەرەکەوێت زۆر زەحمەتە چارەسەرکردن ئەوەی هەمووی کۆبێتەوە بە خواردن و بە بۆنێ کردووە تۆ ئەمە بە 40 ساڵ وەرەگرتووە لە ژی تۆ کۆبێتەوە تەمەنە گەشتە 50 ساڵ ئەمە دەرمان تێنێ سیرەکەی خوانەخواسە بەرگەی ناگری ئەمری یعنی ئەوەی کەواتۆ بە 40 ساڵ بە گەنجی کۆ کردێتەوە لە شیتووە بە 10 ساڵ دەرناچێ بە دەرمان یعنی تۆ چلی کەوت پێویستە لەبەرەوە تۆ لەشش زەعیفە بێ بوونی لەشێ کەواتە لەبەرەوە باشترین شتەی بەکاری نێن ئێستا زۆر جارجاری وایە خێنە ژێر فەشەکەوەڵێ فەشەکەی بەسەرەوە نایبینین یاوان بەر کەسێک ناکەوێت زیانی نیە بەڵام هەر زیانی هەیەکەوە ئەڵم ئەوەی کە بۆنیشی نیە هەر خەتەرە چەکەم جاران لای خۆمان ئەوانەی کەوا پێشووتر دایک و نەن کۆمانیمە جلەکانیان هەڵەگرت تووتنیان تێ کرد فەرشەکانیان هەڵەگرت تووتنیان تێ کرد ئەوە تووتن خۆیەک لەوانەیە کە دوورخەرەوەیە نیکۆتینی تیا نیکۆتینیە خۆیەکە لە موبی دەکەن یعنی ئەگەر تۆ بتوانانی شتی سروشتی هەیە زۆر باشەکە مێخەکێکی کە لەوانی کە زۆر بە یعنی ئەگەر بتوانانی تۆ بگەڕی سەرچاوە زۆری سەلاوانی باز نوێ ئەگی نەگەڕ و باسەکەمان وایە ئەتوانی خۆ لە ماڵەوە چەنا سەرچاو بگەڕی دوورکەویتەوە لەو ژارێکەی کڕی و ئەو ژارانی کاشە سەر بازار لێو تاکید بێ زۆری هی وڵاتانی خراپبووی بەکارنەهاتووی ئەیانەی ڕزگاریان بێکەنە شوشەی جوان و قوتوی جوان و کیسەی جوان و بۆکسی جوانەوە بۆی ئێمە سەرژاکیشون بیکرد باشکاتۆر لە کۆتاییە گرنگترین ڕێنمایەکانت چییە بۆ هاوڵاتیان باست لەوە کرد هەموو گرفتانێکی ئێمە هەمانە نەبوونی و شاریە لەوەی کە نازانین دەرمانەکان چەنێ خراپم نازانین چۆن هەڵسوکەوتکەن لەگەڵ ئەو بوونەوەرانی کە هەنوو گرنگن زۆر جار بۆمان وڵای بەڕاستی وەسایل ڕانگایەتن لە هەموو کەناڵەکانە پێویستە ینی ئەوەی کیسا زۆر باسەکرێت ڕاستە ژیانی ڕۆژانەی خەڵکە موچە و بووجە پێویستە ینی ئێمە ڕۆژانە خواردن نەخۆین پێویستە هەموو کەسێک وشیار بێت ئەمیش لە ڕێگای چێ بلوانێ جەنابتان ئیسا بخۆتان ئامادە کرۆ بۆ پرسیار لە منکەن یا من خۆمە ساسەکەمە لەوانەیە لە زۆر شوێنە بەڵام ئەگەر بێت و لە ڕۆژانە لە کەناڵەکانە هەرچەند دقەیەک وەکو راپۆرتێک شتێک پیشان بێت کە مەژێر و ترسناکی هەیە لەواتێتە خەڵک خۆی وشیار بێتەوە پێویست نەکەم قسەشی بۆ بکەم خۆی لە هەموو وڵاتان وایە ئەبێ خەڵک وشیار بکێتەوە لەبەرەوەی ئێستا خەڵک زۆر دوورکەوتۆتەوە لێ ئەوێ ڕزگاری بێ لەو شتێکە لە دەوروبەرێتی زیانی هەیە یا لە باخەکەیەتی یا لە کێڵگەکەیەتی یا لە نەوبێتەکەیتی بە بچووکترین شت بخاتە بازار و خێرا بفرۆشتێت لە بەرەوچێ دەرمان بەڵام ئەگەر هاتووەمانە کرا یاخود دەوڵەت دەتوانێت ئەو بەرومەی کە لە خەڵکی وەرەگرێت بێت فەحسی بکات مەسەل لە کواڵیتی کۆنتڕۆڵ کە ئیستا هەیە دەستخۆشیان لێکن فەحسیەکەن بەس ئیسا ئەگەر بتوان فەحسی کیمیاییش بکەن ئەوان زۆری فیزیاویەکەن ئەگەر بێ کیمیاییش بکەن بزان ئەو مادانە تا چەند ڕێ پێدراوە PPMتیایە بخەنە بازارەوە وا لە فەلاح بکەن تەبەن پێی بڵێن ئەمە گەر دەرمانە پێوە کرۆ چەند ڕۆژە چەکم هەنێ دەرمانیڵێ تۆ تا 3 ڕۆژە نابێ دەرمان ئەم بەرهەمە بخۆیت هەیە تا هەفتەیەک تا 15 ڕۆژە لە نابێ بیخۆیت یعنی کە پێوە کرد تەنانەت حتا بیرێ بە حیوانیش یعنی دەرزێکی لێ بیریا بۆ ئیندۆکتۆ پاراسایتی لێ بیرێ ئەڵێ تا 15 ڕۆژ نابێت شیرەکەی و گۆشتەکەی بخورێت یعنی ئەمەە خەتەرە یعنی ئەو دەرمانان لەبەرەوە پێویستە لەبەرەوە ئێستا تەماتەیە خیارێک بیبەرێک یاخو میوەیەکە پاسەر ڕێمە نازانین دەرمانی پێوێت زۆر جوانە ئەشی کڕین ئەی خۆین من خۆشم لەوانەیەکێک لەوانە بەڵام ناچارین بەڵام ئەو کاتە گەر تۆ لە ڕێی سەرچاوەکە و توانی کۆنتترۆلیکەی لە ڕێی فەلاحکەوە و فەحسی بکەن فەحسێکی بیلفعل کیمیایی بکەن
دوای بڵێ ڕۆژێکی تر تۆ ئەگەر خواردنی هێنا بۆ ئەلۆکە عقوبە دەین غەرامە دەکەین ئەچیتە لیستی ڕەشەوە ئیترش لە تۆ وەرناگەی ئیترەویش نایکات خۆ وڵاتانەی ساکە پێشکەوتون هەمووی بە عقوبە و غەرامە پێشکەوتون بەڕاستی سەرچاو دوای تەندروستی و لەش ساخی بۆ هەموو لاگی ئینشاءڵڵا دوور بناو دەرد و بەڵای سپاس بۆ پسپۆریاری دەدەێت دکتۆر فەرەیدون محەممەد فەرەج پسپۆر و شارەزای مێرۆکان کەلەم تۆرە لەگەڵمانە دووبارە سپاس دەکەین.